خەڵکی کوردستان بە تایبەتی هەولێر بۆ ئەمڕۆدا یادەکە بە شێوەیەکی جوان ڕابگرین و ئەو کەسانێک کە ئەم یادەیان بەرەو پێش بر پێویستە ڕێزیان لێ بگرێت و هەروەها ماندووبوونەکان لەبەر تاو بگیرێت بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەم یادە بکرێتەوە هەموو ساڵێک. دەستکەوتەکانی ڕاپەڕین بێومە زۆر گرنگ بوون، توانیمان لە ژێردەستی هەموو زاڵمێک ڕزگار بین. ئێمەش وەکو هەموو پیاوەکان و ئافرەتەکانیشمە بەشداریان لەو ڕاپەڕینە کردو و دەستکەوتێکی زۆر گرنگە، چونکە توانیمان کولتوری خۆمان لەناو هەموو جیهاندا بهێڵینەوە و هەروەها کوردیش وەکو هەموو وڵاتان پێویستی بە سەربەخۆی وادارم کوردستانیش سەربەخۆ بێت. ئەوە هەی بۆ سێیە، هەی بۆ ڕۆپەرینە، هەی بۆ نەوروزیە، هەی بۆ چەند ڕۆژێت گەشت و ڕەش یدێ مۆنگێدە بۆ ملەتی کورد هەڵدێ مناسبەت ڕۆپەرینە پۆیتەختە کوردستانی هەولێرێ لازمە ئەم بۆ دەستکەفتی دەستمەکەفتەی ئەم بپۆریزی و خوینە شەهیدە ئەم چجا بیر نەکەین، خەباتە پێشمەرگەش بیر نەکەین. لە یادی ڕاپەڕینە مەسلەکەی کوردستان بە گشتی و هەولێر بە تایبەتی ڕێز و سڵاوی خۆم بۆ گشتێک و شەران و درود و سڵاویش بۆ جانی پاچی شەهیدان. ئەوەی لە ماوەی دوای ڕاپەڕیندا لە شاری هەولێر کراوە دەتوانم بڵێم کارێکی یەکجار باش کراوە و هەولێر ئەگە بەراوردێک بکرێت پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین حەز دەکەی کە کارێکی بێنمونە کراوە لە ناو شاری هەولێر.